بەردەوامبوون لەسەر خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای پەروەردە و فێرکاری لە هەرێمی کوردستان بە پێ 6 کۆبوونەوەی تەواوە. پەرلەمانی کوردستان سەرقاڵی گفتوگۆکردنە لەبارەی پرۆژە یاسای پەروەردە کەوا حکوومەت بۆ پەرلەمانی ناردووە. تاکو ئێستا 74 مادە گفتوگۆی لەسەر کراوە. بەشێکی زۆر لە مادەکانیش بەهۆی کەم و کوڕیەوە مشتومڕی زۆری پەرلەمانتارانی لەسەر دروست دەبێت. پاش چەند مادەیە کاتێکمان هەبێ بۆ وەڵامدانەوە لەوا چێ باشتر بێت. لە مادەکانی 38 و 43 و 61دا زۆرترین گفتوگۆی لەسەر بوو کە باز لە یەکپۆشی قوتابیان و کردنەوەی قوتابخانەی بەهرەداران و بەڕێوەبەر و یاریدەدەری قوتابخانەکانی باخچەی ساوایان دەکات. لە بەرگەی چوارەم و پێنجەمە باز لە دانانی توێژەرێکی دەرونی کۆمەڵایەتی ئەکا لە قوتابخانەیەک یاخود کارگوزارێکی تەندروستی ڕێژەی 250 قوتابی دانراوە لە هەر قوتابخانەیەک بوونی هەبێت ئەنجا یەک توێژەری دەرونی یان یەک کارگوزاری تەندروستی هەبێت. ئەمە گرفتە خۆی لە خۆیدا بەشێکی زۆری قوتابخانەکە هەنار بەپێ ئەم یاسایە بێبەش دەبن لە دانانی ڕێنمایی کاری و توێژەرێکی دەرونی کۆمەڵایەتی و هەروەها بە دانانی کارگوزارێکی تەندروستی لە قوتابخانەکە چونکە ئێمە لە ناحیە و شوێنە دوورە دەستەکان و گوندەکانی سەرسنوور ڕێژەی قوتابیان لە زۆرێک لە قوتابخانەکان ناگاتە ئەو ڕێژێت تا تو یاریدەدەرێکی کۆمەڵایەتی یا توێژەرێکی دەرونی بۆ قوتابخانە دابنیان کارگوزارێکی تەندروستی دابنی. بەشێکی تر لە پەرلەمانتاران پێیان وایە کۆمەلگا لە دۆخێکی دەرونی ناجێگیردایە بۆیە پێویستە لە هەموو قوتابخانەکان ڕێنمایی کاری پەروەردەیی و توێژەری کۆمەڵایەتی هەبێت. خۆشبەختانەی سەر لە ناو پەرلەمانی کوردستانە هەندێک مادەکە ئێمە پێشووتر تێبینیمان هەبوو لەسەری نەمانتوانیەوە جێبەجێ بکەین. لێستای پشتیوانیکی زۆری هەیە هیواداریم بتوانین لە ناو پەرلەمانی کوردستانە دەنگی زۆرینەی بۆ کۆبکەینەوەوانێ و بتوانێت دەنگ بهێنێ. یەکێک لەو تێبینیانە بوو مەسەلا لەسەر ڕێنمایی کاری پەروەردەیەکان کە ئێمە ئەو کاتە لە لێژدە زۆر بە چڕوپڕی گفتوگۆمان کرد دەبێت ئەو ژمارەیە زۆر کەم بکرێتەوە و زۆربەی زۆری قوتابخانەکان بەڕاستی پێویستە نەک زۆربەی پێویستە هەموو قوتابخانەیەک لە هەرێمی کوردستانە ڕێنماییکاری دەرونی و توێژەری کۆمەڵاتی تابێت هەمومان کۆکین لەسەر ئەوەی کە ئێمە لە ڕێگەی پەروەردەوە سیستمی پەروەردەوە توانین نەوەیەکی تەندروست پێ بگەێنین کە سبەینە بتوانن خزمەتی ئایندەی هەرێمی کوردستان بکەن. لە کۆی 181 مادە لە پرۆژە یاساکەدا خوێندنەوە بۆ 74 مادە کراوە بە پێی وتەی سەرۆکی پەرلەمانیش بێت دانیشتنەکانی پەرلەمان بەردەوامیان دەبێت تا خوێندنەوە بۆ هەموو بڕگە و مادەکانی پرۆژە یاساکە تەواو دەکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.